وڵاتی ئەمڕۆ گەنجانی سبەی و ژنان و پیاوانی دواڕۆژن. ئەگەر لە ئێستاوە دایکان و باوکان، قوتابخانەکان، ڕاگەاندنەکان بایەخێکی ئەجگار زۆر بەم سەروەتە نیشتیمانی نەدەن، سبەی لە دەستمان دەچن. ئەوەی کە زۆر پێویستە دەرسی ڕەوشتە، ڕەوشتی کۆمەڵایەتی، خۆگونجاندن لەگەڵ کۆمەلگا، ژینگە پارێزی، خۆشەویستی، پەیوەندی کۆمەڵاتەکان بەتیم کرێ لای هۆنەر و گۆرانی و وێنەکێشان و شانۆ و سینەما لە لای خۆشەویست کرێ. بەم جۆرە تۆ دەتوانی مرۆڤێک دەستەبەرکەی بۆ داهاتوو کە مەیلی جوانکاری هەیە. بەنسبەت پەروەردە لە وڵاتی مەش پەروەردە سێکتەرێکی تاڕادەیەک بەکەوتە بووە و بێبەها کرایە. بەڵگەشمان لە بۆ ئەوەیە کەەوە تەماشاکەین دەبینین ڕۆژانە چەندان قوتابخانەی تایبەتی دەکرێتەوە، قوتابخانە تایبەتیانەوە دەکاتکەوە زیاتر منداڵانی کەسانی کەم دەرامەت پشتگوێ بخرێن یان ئەوەتە بێبەها بکرێن. منداڵ پێکەنەرەکەی سەرەکیە لەناو کۆمەڵگای مرۆڤایەتیدا لە هەر شوێنێکە یاخود لە هەر وڵاتێکە قانون حیمایەی مافەکانی منداڵی کردووە و حیمایەتی ماف و ئازادەکانی منداڵی کردووە. نابێت یەک ڕۆژ یادیان بکرێتەوە بە تایبەتی ئەو منداڵانەی کە دەستفرۆشیان نزەکەنە سەسادا چێ لەمە بەپرسیارە ئایا حکوومەت یان دایکان و باوکان بەڵێ بەگشتی هەرچیان بەپرسیارن، بەڵام حکوومەت ڕۆڵی سەرەکی هەیە لەم کارە. ئەگەر ئەم کارە قەدەغە بکە دەتوانی بە شێوەیەکی زۆر سەرکەوتوو منداڵە دەستفرۆشەکان لەناو بازاردا نەهێڵێت و هەروەها ئەو منداڵانەی کە دەستنە کافتریا و تەمەنیان لە خوارە و 18 ساڵە ئەیکێ لەمە بەرپرسیار ئایا دایکان یا باوکان